لا ئێستا بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک میوان لە بەرنامەکەی ئێمە لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە لەلامان ئامادەن کە توانیویانە دەستکەوتێکی وەرزشی زۆر گرنگ بەدەست بێنن لە پاڵەوانەتیەک کە لە وڵاتی ئێران بەڕێوە چووە کۆمەڵک ڕکابەری یەکجار بەهێزیان هەبووە لە وڵاتە جیاوازەکان ئەمان توانیویانە بە کۆمەڵێک مەدالیای ڕەنگین بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و وا بکەن کە ئیشەڵامە شانازیەکی تر بێت بۆ کوردان. بۆەوەی کە بزانین خۆیان لەسەر ئەم پاڵەوانێتیە کە پاڵەوانێتی کاسپیان کاپی پێ ئەوترێت لە وڵاتی ئێران لە وەرزشی کاراتێ چیمان پێ ئەڵێن چۆن باسی سەرکەوتنەکانی خۆیانمان بۆ ئەکەن ئەڕۆینە لای ئەم میوانە ئازیزانەمان کە هەرێک لە بەڕێزان مەبەست فایق، داسیار ئالان، لاوکۆ محەممەد و ڕەوا ساڵحمان لەلایە زۆر بەخێر بێن. سپاسدانەبین دەستان خۆش بێ پیرۆزبایتان لێکەین زۆر سپاس مەبەست هەر با لە جەنابتەوە دەست پێ سپاسدانەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە جوانی کەوتانە بە چینی وەرزشکار زۆر سپاسدانەکەم. بەخێر بێن ئەمە سپاس. من مەبەست فایق یاریزانی هەڵبژاردی عێراق و هەم وەکو کاپتنی ئەو وەفدە جوانان ڕۆشتین بۆ وڵاتی ئێران بۆ ئەنجامدانی ئەو پاڵەوانێتیە. پاڵەوانێتی ئاستیا کەپ زۆر بەقووەتە کە ساڵانە چەند جار دووبارە بۆ منە کە ئێمە ئەتوانین بەشدار بین لەو بتوڵانە و توانای ئاستی بتوڵەکە زۆر لەسەرەوەیە و ئەمە بەشاندی نادی پێشمەرگە و نادی دوکانە بەیەکەوە و چەند یاریزانێکی ئازبەرزی نادی چەمچەماڵمان تێکرد بوو و یاریزانێکیشی نادی سەیسایەق توانیمان تیپەکە جوان بە قوت و بەهێزکەین تا بتوانین ڕکابەری ئاستەنگەکانی ئەو وڵاتی ئێران بینەوە چکە وڵاتی ئێران لە ئەقدۆیان لە بەشی سەرەوەی کە بەشی کاراتی وەرزشان هەر بڵێن بەشێک کە لە ئێرانە بەشداری ئەو بتوڵا هەکات بۆ ئێمە وەکو وڵاتێک وایە چکە ئاستی ئەوان لە تۆپی عالەمان ئەوە سواز بۆخوا ئێمەش توانیمان چەند ڕکابەرێکی بەهێز بەکاربێنین و لە وەفدەیە چەندین هاوکار و لەگەڵمانە بوون کە تیایە مامۆستا ساڵح وەکو ڕاهێنەری وەفدەکە لەگەڵمانە بوو مامۆستا هاوکار مەحموود کە سەرۆکی سەبکەکەی لەگەڵمانە بوو لەوێ ئێمەش کە توانیمان بە ناوی عێراقەوە داخەڵبین هەر کەسێک بیوێ بەشداری ئەو پاڵەوانێتێکە ئەو پاڵەوانێتیە لە ڕێی مامۆستا هاوکار مەحموودەوە داخڵ ئەکرێت بەبێ ئەمری ئەو ناتوانێت کەس بەشدار بێت لەو پاڵەوانێتێت چکا پاڵەوانێتەکە بەقووەتە و چەندین یاریزانی متەخەبی ئێرانی تایە کە ئەمە ئاستێکی زۆر بەرزی پیشانەیە لە ڕووی پاڵەوانێتێکەوە و ئێمەش سواز بخوا چەندین ڕکابەری بەهێزمان کرد و تا توانیمان چەند مەدالیایەکی جوان بینەوە بۆ عێراق و بۆ کوردستان و ئاستی مەدالیەکانیشمان سواز بخوا زۆر باش بوو کە توانیمان 5 مەدالیای ئاڵتون و 6 مەدالیای زی و 7 مەدالیای برۆنز بێنین کە لەسەر ئاستی تیپەکانیش بتوانین پلەی سێم بەدەست بێنین ئەمە خۆی خەونێکی باشە بۆ یاریزانان و بۆ کوردستان کە بتوانێت ئەو ئاستەیە بەرزە پیشان بن. ڕکابەرەکانتان هەمووی ئێرانی بوون یا وڵاتانی چەندین وڵاتی کەیتیا بوو وەکو کە دانراوە و خۆی نووسراوە 8 وڵات بەس بەرزەبت 8 وڵات نەبوو تشکات وڵاتێ داوت کراوە لەوان نەیتوانی بێ ئەو کاتە لێ ئامادە بێت بە تیبی کچان لەوانێ بەشداری بێ بەس زیاد لە 5-6 وڵات تیا بەشدار بوو کە ئەمانە هەر یەکە وڵاتی زلهێزن کە تیا ئەتوانن ڕکابەرێکی باشەکەن هەر یەکە و هاتۆ بۆ مەدالیا بچڕینی خۆی بۆ ئەوەی باشترین و ئاس پیشانبات وەسپاس بخوا ئێمەش توانیمان ئاستێکی باش پێشکەشکەین و دەستخۆشیمانێ لە تەواوی ستافەکە. دەستا خۆش بێت مایکەوەی کاک مەبەست باسێکی بەشداربوونی خۆت بکەی لە پاڵەوانێتیەکەیە و باسێکی ئەو ئەنجامەش بکەی کە خۆت بەدەستت هێناوە. سەرەتا دەستخۆشی پرۆگرامە جوانەتان لێ یەکەم من داسیار ئالانم یاریزانی یانی وەرشی پێشمەرگەی سلێمانی یاریزانی کاراتی بەشی کاتای یانەکەم پاڵەوانێتیەکە لە ئاستێکی زۆر بەرز و بەرچاوە بوو بەڕاستی من توانیم پلی یەکەم و مەدالیای ئاڵتون بەدەست بێنم لە بەشی کاتای بتوڵەکە بەشی تریشی هەبوو بەڵێ یارزان دوو بەشە کۆمیتە نیزالات لەگەڵ کاتا چۆنەڵی سلووکی فەنیە عرزاتە بەتە جیاوازیان چیە ئەم دوو بەشە ئەوەی کەیان قیتال یعنی چۆنەڵی قیتالێکی جەنگیە حاڵەتی نمایشیە بەڵێ ئەوەی کە کاتاش حاڵەتێکی نمایشیە من لە بەشی کاتای توانیم پلی یەکەم بەدەست بێنم. کاگلاوکۆ باشداربوونی خۆت لە پاڵەوانێتیەکەیە باس بکەیت و ئەنجامەکەی تۆ لە پاڵەوانێتیەکەیە. سەرەتا سپاسی بەرنامەکەتانەکەم و لە بتوڵاتەکە من لە بەشی کۆمیتە لە تەمەنی 16 بۆ 17 ساڵ لە خوار وەزنی 8 و 4 کیلۆ
توانیم یەکەم بەدەست بێنم پلەی یەکەم لەو بتوڵاتەیە کە بتوڵاتێ بوو زیاتر لە شەش وڵات بەژاری کردبوو وەکو میسر و ئێران خۆی لەگەڵ چەند وڵاتێکی کە و توانیم بە چەند یاریەک بتوانین پلەی یەکەم بەدەست بێن. باشە وتە تەمەنەکەی تۆ 16 بۆ 7 ساڵ واتە تەمەنی تریشی تیا بۆ یافی ئەیتر تەمەنی تیا 4 لە 15 تیا بوو 16 و خواردبیستیۆک و متەقەدمی. ئەو بەشەی تۆ جیاواتی لەگەڵ بەشەکانی ترا چییە؟ تەمەنەکەی بەپێی تەمەنەکان و وەزن جیاکرێتەوە واتە بەپێی تەمەن و بەپێی وەزنی خۆت بەشەکەت بۆ جیاکرێتەوە. بەڵێ تۆ چەند یاریت کرد؟ من لە ناقسە 4 کیلۆ. نانە چەند ڕکابەر کەوتی؟ من ڕکابەرەکانم یاریەکەمم بای بوو بەرم نەکەوت و یاریەکەم کرد لەگەڵ میسرا بوو یەکەم بووم برمەوە. مەدالیاکە مەدالیای ئاڵتون. ئەی ئەخوا دەست خۆش بە. ئەی کاک داسیار بەڕێزت مەدالیاکەی بەڕێزت چی بوو؟ ئاڵتون بوو. جەنابیشت ئاڵتون بووی. بەڵێ کاک مەبەستیش کاک مەبەست زیو بوو. بەڵێ ئاستی ئێمە متەقەدمین یعنی لە سەر و 21 ساڵەوە ئەو ئاستە لە وڵاتی ئێرانە زۆر لە پێشەوە چکە هەر کەسێک بگاتەوە ئاستە چەندین مەدالیای عالەمی ئەبێ بێنە جا بگاتە ئەو ئاستە. وەسپاس بۆخوا من توانین پلەی دووەم بەدەست بێنم ئەویش بە هەوڵ و مادوون دوای 3-4 یاری ئەنج توانیم ئەو مەدالیا بەدەست بێنم. چکە ئاستێکی زۆر باشێت چکە بۆیە کە تا ئەو ئاستەنگانە نەبڕیت ناتوانانی بەژاوی چکە ئێمە هەدەفمان لەم پاڵەوانێتیانە ساڵانە چەندانێکی زیاتر ئێمە بەشداری ئەبین. هەدەفی ئێمە لەوەیە کە ئیشاءالله لە بتوڵەی ئاسیا عالەم ئێمە بتوانین نەتیجە بێنین بۆ عێراق سەری کورد و کوردستان و عێراق بەرزکەینەوە. چکە ئەو ئاستەنگانە وردە ئێمە وەکو ستێپێک بەکاری ئێنین ستێپێک بۆ سەرەوە چینە سەرتر ینی چاوکراوەیەکی باشتر کە ئامادە بین بۆ بتوڵەکانی کە ئیشاءالله لە داهاتووە. بەڵێ دەستان خۆش بێت. مایکەمان بۆی بە کاگڕەوە بەشداربوونی خۆت باسکەی لە پاڵۆنەکەیە و ئەنجامێکت بەدەستێنەوە. سواز بەخوا دوایی بەشداریکردمان لە پاڵەوانێتیە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم لە تەمەنی 14-15 ساڵ وەکو یاریزانی عێراق بەشداریمان کرد بەشداری چەند پاڵەوانێتی کەشمان کردووە. سواز بەخوا لە هەمووی ئەنجام و دەستکەوتی باشمانە بووە. ئەم پاڵەوانێتیش پاڵەوانێتێکی بەهێز و بەخۆت بوو کە لە دوای 3 یاری توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. سواز بۆ مامۆستا ساڵح کە دایم هەم باوکو و هەم مامۆستاژمە کە دایم لەگەڵمان بۆ و دایمان دۆ بێ پێمانەوە ئەشی ئێوەستا دەستخۆشی لەکەن بۆیە کە ئاوە هاندەر و پاڵپشتی ئێوەکە. جا ئێستا کاک ڕەوا پێمان بڵێ شکری خوا تۆ توانیتە مەدالیای ئاڵتون بەدەست بێنی. باسێکی ڕکابەرەکاتمان بۆ بکە چۆن هەڵیانە سەنگێنێ. وەکو وتم 3 یاریم کرد یاریەکەم بەر ئێران کەوتم یاری دووەمیش بای بوو یاری سێمیش هەر بەر یاریزانێکی چی بوو؟ بای بوو واتە بەرامبەرەکەم ناتوە. یاری سێمیش بەر میسر کەوتم سوپاس بۆ خەوتوانیم بەسەران سەر. دەستان خۆش بێت. کاکمە بەزبین وەلای تۆ ئەگەر بارێک نەبێ مایکەکەی بەنێ بەشداربوون لەم پاڵەوانێتیانە تا چەند گرنگە؟ تا ئاستێکی زۆر پێویستە چکا لەبەر ئەوەی ئەم پاڵەوانێتە هاندانێک کە بۆ پێشەوە کە بتوانین تایە ستێپەکانی کە چکا عێراق هەڵبژاردە تیم دانێت تیمی هەڵبژاردی عێراق چکا لەمە ئەمەش چەند تەصفیاتێک و چەند فلتەرێک تۆ بێت تایە بڕۆی ئەنجا ئەگەیتە ئەو شێوە ئەوی بە یاریزانی منتەخەبی عێراق و ئاستی یاریزانی منتەخەبی عێراق تۆ بۆی ئەبی بە یاریزانی منتەخەبی عێراق بۆی بەشداری بتوڵەکانی نێودەوڵەتیەکانی دەرەوە وەکو عالەم ئاسیا پریمەر لیگ و ئەمانە بکەیت و تایە ئاست پیشان بدەیت باشترین ئاستی خۆت و بتوانی مەدالیا بێنیتەوە چکار لەبەر ئەوەی ئەو بتوڵانە زۆر بەهێزن زۆر بەهێزن چکا بتوڵی ئاسیا کەم نییە تۆ بتانی ڕکابەریەکی باشی کەیت خۆم چەندین جار تا ڕانچینی 5ەم و 6ەمی ئاسیا چوم ئینشاءالله لە ساڵی ئایندا بەرەو نەتیجەی باشتر بۆیەکە ئەبێ پێویستە ئەم بتوڵانە زیاتر ئەنجام بدرێت تاوەکو یاریزان ئاست و چاوی کراوە بێت لە ناو پاڵەوانتێکەیە زیاتر ڕکابەری بکات. لە عێراق چەند یاریزان بوو؟ لە عێراق بڵین تیمەکەی کە ڕۆشتین ئەو تیمەی کە ڕۆشتین ئێمە پێگاتوین لە 25 نەفەر. چەندانتان 22 نەفەر هەمومان کورد بووین هەر هەمومان کورد بووین کە چوینە ئەوێ ئەنجارە لەوێ بڵین چەند نادیەکی کە لە عێراقا ئەوانش توانی بێن بەشداریکەن وەکو نادی کەربەلا نادی بەغداد لە سلێمانیش چەند نادیەکتر ئامادە بوون لەوێ ئەوانیش بەشداریان کرد چکا بتوڵەکە نێودەوڵەتیە
بەشداری ئەکرێت بەس لە ڕێی مامۆسا هاوکار و هەر کەسێ بیە داخڵ ئەبێت چکە مامۆسا هاوکار سەرۆکی وەفتەکەیە. بەڵێ کاک داسیار وەکو ئامادەکاری چۆن ئامادەکاریتان کردبوو وە چێ هاوکار و پاڵپشتانە تا بە تەواوی ئێوە ئامادە بکرێن بۆ بەشداریکردنتان لە پاڵاوانێکی لەم جۆرەیە؟ وەڵایی ئێمە معسکەر تەدریبێکی زۆر باشمان کرد بۆ ماوەی مانگ و نیوێک بۆ 2 مانگ زیاتر بوو. بەدایمی ئەوەی کە لەگەڵمانایە بۆ ئامادەکاری زۆر سپاسی ماندووبوونیانەکەین ڕایەنەرەکانمان مامۆسا توانە، مامۆسا ئەرسەلان، مامۆسا شاهین، مامۆسا بەختیار، مامۆسا شڤان، مامۆسا بابان، مامۆسا شاخەوان زۆر یارمەتی دەرمان بەڕاستی بۆ پاڵەوانێتیەکان ینی زۆر معسکەرێکی باش خۆ ئامادەکردنێکی باشی بۆکەین هەمووی وەکو هەڵبژاردێکی تاو کامل معسکەرمان پێەکەن و ئامادەمانەکەن بۆ پاڵەوانێتیەکان. بەڕاستی ڕاستە پێش پاڵەوانێتیەکان هیلاکەتێکی زۆرە بینین، ئامادەکاریەکی زۆرە بینین، ماندووبوونیەکی زۆرە بینین، بەڵام لە کۆتایی ئەوەیە کە بەرهەمەکەی شیرینە بێ و بەرهەمەکەی زۆر تاو بەدڵی خۆمانە بێ و ئەو مەدالیایە ئەچێتە ملت هەموو ماندووبوونەکەتە با بەڕاستی. بەڵام پێش ئەوەی کە ئێمە ئەو مەدالیا بکەینە ملمان کەسێکان کە لە پشتمانەوە ئامانجیان سەرکەوتنی ئێمەیە شەو نخونێکی تاویان بۆ کردوین بەڕاستی مدەڕیبەکانمان بوونەتە هۆی سەرکەوتنی ئێمە بەڕاستی ئەوانی کە ئێمە دەستکەوتیان بۆ بەدەستێنین هەمووی بە بۆنەی ئەوانەوە بەڕاستی من ئەمێ دەستخۆشی تاو لە مدەڕیبەکەم کەم لە سەنسی ئەرسەلان کە بەڕاستی زۆر ماندووە بێ پێمانەوە زۆر هیلاکە بێ هەموو دەستکەوتەکانی ئێمە لە ئەنجامی ئەوەیە. باشە کاک داسیار باسانەوە کرد کە مامۆسا هاوکار بڕیار لەوە ئاات کە چێ بچێتە ئەو پاڵاوانەتی و بەشدار بێتیایە تایبەتمەندیەکان چییە کە پێویستە لە یاریزانە هەبێت تا بەشدار بێت لە پاڵاوانێتەکەیە؟ تایبەتمەندیەکان خۆی فیئەکان بەپێی پشتێنی شەڵە سەنگێندرێ بەپێی ئاست و مستەوا شەڵە سەنگێندرێ بەڕاستی ئەتوانی بەشداری بکەی بەڵام لە کاتێکە ئەبێت یارزانی نادیبیت تێچوویەکی بەڕاستی تێچوویەکی مادی باشی هەبێت ئەتوانی بەو شێوازانە بەشداری بکەیت و ئەبێ خۆی ئەم پاڵەوانێتیە 2 جارە لە وڵاتی ئێرانەکرێ بۆ 2مین جارە هەنی کاسپیان کەپ 2 پاڵەوانێتێکی زۆر بەقوتە 2ەم جاریەتی ئەکرێت ئەو کەسانی کە پێشتری بەشداریان کردووە توانن بەشداری بکەنەوە بەڵام هەر لە ڕێی مامۆستا هاوکارەوە بڕیارە بەردەوام بێ؟ بەڵێ هەموو ساڵێک ئەو پاڵەوانێتیە دووبارە ئەکرێتەوە و نەمبەری وەزیا ئەکرێت. ئینشەڵڵا ئێوە هەر بەشدار ئەبن بە مەدالیاوە ئینشەڵڵا. زۆر سپاس ئینشەڵڵا. کاک لاوکۆ پێمان بڵێ هەمووتان پشتێنەکانتان ڕەش بوو یان نەپێویست ناکەبوونم نە پشتێنە ڕەش بێت؟ خۆی بەپێی ئەکسپریەنسی ئەو کەسە دەورە بینێ هەیە لەوانێ پشتیان ڕەش نەبێ بەڵام خبرەیەکی لە کەسێکە بێ پشتیان ڕەش بوو بێ بۆ نمونە پشتێنەکەت ڕەش نەبێ سوور بێ تەسەلسولەکان جیاواز ئێوە خۆتان باشترە زانن بە چییە هەڵی ئەسەنگێنن بێ ئەوەی پشتێنی ڕەش بێ بتوانە بەشداری بکە لەم پاڵەوانێتیە؟ لەم پاڵەوانێتیە کردبیان بە 2 بەشەوە بەشێکیان پشتێن قاوەیەکان بەرەو خوارەوە کە بلێک خوار پشتێنی ڕەشە لەگەڵ پشتێنە ڕەشەکان ینی ئانی کە زۆر بەخی برن خۆت پشتێنەکە چ ڕەنگە؟ من پشتیان ڕەش بوو. چەند ساڵەوە تا من لە 2009 ینی 5 ساڵە من تەمرینەکەم بۆ گەیشتن بە پشتیان ڕەش. ئەی هەرسە دەستخۆش کاگڕەوە پشتێنەکەی تۆ ڕەشم پشتێنی ڕەشی چەندم جارە بەشدارەبی لە پاڵاوانێتێکی لەم جۆرەیە؟ وڵا زۆرن ینی چەند جاری کەش بەشداری پاڵاوانێتی کەشمان کردووە سواز بۆ خەوانش نەتیجێ باشمانە لە ناو خۆیان دەرەوە لە ناو خۆ لە دەرەوە ئەوانی دەرەوە چۆبوو نەگەر بەوانی دەرەوە ساڵی پار لە مەشەد بوو کە سواز بۆ خواتوانین پلەیەکەمە دەست بێنم و 2022 لە هەمەدان بوو لەوێشە هەرتوانیم پلەیەکەمە دەست بێنم. باشە هاوڕێکی تریشتان کاک ئارمینیش ئەویش هاتووە بە داوای لێکن بە خۆشحاڵیەوە هەرچە ماشەڵڵاتان لەبێت زۆرن بەڵام هەر لەم دەرفەتە ئێمە ئەوەنەی کە میواندارەتی ئێوەمان کردو ئەوە جێ دڵخۆشە. کاک ئارمینگیان تۆش لە لامان ئامادەبی تاکو کاک ئارمین دێ بە قسێک لەگەڵ کاک لاوکۆ بکەین. کاک لاوکۆ ئێوە باستان لەوە کرد مانگونیوێک 2 مانگە ڕاهێنانێکی قرس ئەکەن بۆ ئەم پاڵەوانێتیە. ئایا وا هەیە پێش ئەویشە هەر پێویست کات ئێوە بە چڕی ڕاهێنان بکەن ئاگاتان لە شێوازی ژیانتان بێت هەتاکو ئەوەی ئەو ئامادەیەتان تیا بوو ئەگەر بوونەوەنە پاڵەوانێتیەک نەبێ بە پەلەپەل خۆ حازرکردنی بۆ نەکرێت ئامادەیە جەستەیەکەتان هەبێت بەڵام تۆزێک ئەم جارە زیاتر بۆتانی ڕێکەخەن.
خۆی بتوڵە بۆەوەی یاریزان بتوانێت نەتیجە بێنێ یان ئاستێکی باش پیشان بە ئەبێ خۆی لە تایما بوو بێ ینی تەمرینی هەبێ وەک لە پێش کەمپی تەمرینەکە چکە ئەگەر یاریزان لە تەمرینان نەبێت لە ئاستێکی باشی خۆیان نەبێت ناتوانێت لە کەمپی تەمرینەکەی کە قورسە زۆر بتوانێت لەگەڵ ئاستی دەوروبەرەکەیە بەردەوام بێ ئەبێ ئێوە لە کەمپا ئەمێنە ئەو کاتەی کە ئیتر نزیکە و پاڵەوانێتیەکە نه هەمومان کۆ بینەوە لە شوێنێکا تەمرینەکەین هەر لە لێرە ئەکرێ تر نادیەکان خۆمان بەیەکەوە لە شوێنێکا تەمرینەکەین باش کاکار من بەخێر بێت کاگەری بەخێر بێت سڵاو لێبێ سڵاوتان لێبێ سپاس هاوڕێیانە باسی بەشداربوونی خۆیان کرد لە پاڵەوانێتەکەیە تۆش باسێکی ئەو مامۆکەی لە چه ئاستێکە بەشدار بوویت و باسێکی ئەنجامەکەشمان بوو من 13 ساڵی یاری کاراتیەکەم و توانیمە لە ئاسی عێراق و کوردستانی یاریکەم و ئەم جارە لە ئێرانە توانیمە پلەی یەکەم بەدەستبێنم یخوار سەرکەوتوو دەستە خۆش لە سەرکەوتوو بیت تۆ باسی ئەومان بۆ بکە پلەکەی جەنابێت چۆن بوو مەدالیاکە چی بوو؟ من منداڵیایی ئەڵتونم هێناوە و شوێنی ڕەشی داندوو ئەی یخوا هەر سەرکەوتوو جا باشە بۆ تەمرینەکانت ئاوا درەنگ فریاکەوی؟ وڵات تۆزی کێشەمان بۆ دروست بووی خوانەکە زۆر بەخێر بێ خۆشحاڵینەوەی هەر لە کۆتایی توانیت بگەیتە لامان بەخێر بێ ئەگەر ئازیێت کێشم مایکەکە بنەوە بە کاک مەبەست پاڵەوانێتی تر بەدەستەوە ئیشەڵڵا بۆ نمونە لە ئاستی ئاسیا بەرزتر ئیشاءڵڵا بەڵێ بە تەماین ئیشاءڵڵا بەس چاوەڕین ئەم ساڵیش چکە هەموو ساڵێک عێراق تەسفیا دەکات بە پێی ئاستی تەسفیا یاریزان هەڵ ئەبژێردێت مەفروض نییە عنی بۆ یاریزانێک پار یەکەم بووە بڵێت ئەوە تەواویتر هەتا ماوە هەر ئەوە بێ یەکەم نەخێر هەموو ساڵێک ئەبێ ئەم یاریزانە لە بەردەوامی ئەبێت تاوەکو بتوانێت ئەو ئاستانگەی کە هەموو ساڵێکێتی ببڕێتەوە لەوش پلە و پۆستی کە خۆی پێشتر هەی بۆ هەر لەوەیە بێت بۆی بتوانێت بەشداری بەتوڵی عالم بەتوڵی ئاسیا بکات کە ئەم دوانە خەونی تاک بە تاکی یاریزانی عێراق کە بتوانێت تایە بەشدار بێ هەر بەشداربوونی تایە خەونێکی زۆر گەورەیە چکە لە عێراقا تۆزێک ئیش کەمەکرێت لەسەر ئەوانە چکە عادەتەن بەتوڵی عالم لە وڵاتە ئەوروپیەکانە بۆ ئێمەش خۆ دەزانی ئاستی هەموو شتێک لە ڕووی مادی و لە ڕووی هەموو شتێکەوە تۆزێک قورسە بۆ ئێمە گەشتن بە وڵاتانە ئێستا لە ئاستی پاڵەوانێتی عێراق ببوون هەڵبژاردەی عێراقا بەشدارتان کرد وانە بۆ نمونە کاراسانیتان بۆ بکەن بەتابێت لە ڕووی مادیەوە کاراسانیمان بۆ کرێت بەڵام ئیتر جار کەوتووە جاری وا هەیە بەشداری بتوڵی عالم ئەکات وەفتەکە هەمووی ناتوانێ بەرێت سێر ئەەکەی لەم وەفتەیە یەک تیمی سێنەفەری ئەبات نایەت هەموو ئاستەکەکان ئەو کەسانی کە ئاستەکانیان بڕیوە بیباتە ئەو بتوڵەیە بەشدار بێتایە تاوەکو یاریزان تموحی زیاتر بێت و ئاستەکە بگەێنێت بگا بە هەدەفەکەی خۆی ئەجینا چکە ئاستی بتوڵاتی دەرەوە زۆر بەهێزە پێویستە بە معسکرێکی کاملی دوومانجی و سێمانجیت پێویستە تا بگەیتە ئەو شوێنانە چکە یەکسەر ناتوانیت خۆ یاریزان بتوانێت بەشداری ئەم بتوڵانە بێت و یەکسەرمە ئەوە بتوڵێکی ئاسانە و احتیادی هەموو کەسێکەتوانێت بەشدار بێت بەڵام ئەم بتوڵانە پێویستی بە مدەڕیبی بیانیە کێتە ناو وڵاتەکەمانەوە چەندێک مدەی ساڵێکە عەقدی هەیە 2 ساڵ عەقدی هەیە ئێمە لەگەڵ ئەم مدەڕیبەیە بە فەنیاتێکی جیاواز بە شێوازێکی جیاوازتر دەرزەوترێتەوە تاوەکو بتوانی ئاستەنگە قورسەکان ببڕین لە بتوڵاتی دەرەوە بەڵێ کاک دەستیار ساڵی ڕابردوو ئەگەر شاری سلێمانی بە نمونە وەربگرین ساڵێکی پڕچالاکی بووە بە تایبەت بۆ ئەم وەرزشانی وەکو ئێوە بەشدار بوونتیایە بۆ ئەم ساڵ پلان هەیە کە چالاکی لەو جۆرە کە لە ساڵی 2023 ئەنجام درا هەمان شێوە دووبارە بکرێتەوە یان چالێکەکان زیاتر بکرێن وڵایی ئینشاءڵڵا وڵی ئەم ساڵ ئەگەر بێتەوە ئینشاءڵڵا پاڵەوانێتی زۆر باشتر هەیە لە ئاستی ئاسیا و عالەم و غەرب ئاسیاشە وەکو پاڵەوانێتە نێو دەوڵاتیەکان پاڵەوانێتی وڵاتی ئەرمینیا ئەگەری زۆری هەیە وڵاتی ئەرمینیا پاڵەوانێتی وڵاتانی رووسیا کە رووسیا ساڵی پار لە ئۆلیمپیاد بێبەش کران ئەم ساڵ پاڵەوانێتیەکەکەنەوە وڵاتی رووسیا خۆی بانگێژنامەی بەتەڵانی وڵاتەکانەکات کاتوانن دوو پاڵەوانی وڵاتێک بان بکەن لەو پاڵەوانێتیات وەکو کاراتیوەنێکی زۆر بە قووەتی عالەمی وایە توانین بڵێن لە ڕانکی عالەمایە ئێوەشەڵڵا بەشداریەکەن لەوەی ئینشاءڵڵا پاڵەوانەکانی ئەمە کاک مەبەست و مامۆستا شوان ئینشاءڵڵا
پشت بەخوای گەورە بەشداری بکەن. مەبەستم لەو پاڵاوانتیانە بۆ کە لە شاری سلێمانیە بهێنرێتە ناو سلێمانیەوە و هەر کەس هەر وڵاتێک هەر شوێنێکی دیکە بەشدارە ئەوان بێن لە سلێمانی بەشدار بن. وەڵایی ڕاستیەکەی ئەوە بڕێکی مادی باشیەوێت ئەبێ هەموو نادیەکان پێکەوە کۆ ببن لەسەر ئەوەی کە پاڵەوانێتێکی ئاوە بکەنەوە، یعنی بەڕاستی پێشتر ئەوە بووە کە ئەو پاڵەوانێتیانە وەک لە وڵاتی ئێران ڕوایات لێرەش بیکەنەوە پاڵەوانێتیانە. ئینشاءڵڵا لە ئیشان ئینشاءڵڵا بتوانین پاڵەوانێتێکی وا بکەینەوە کە هەموو یارزانەکان سوودمەند بن لێی. پاڵەوانێتی ئەم ساڵ پاڵەوانێتی زۆر باشە بێ و ئینشاءڵڵا ئەنجام و دەستکەوتێکی زۆر باش بۆ کوردستان و عێراق بەدەستێنن. کاک لاو کۆپێمان بڵێ یاریەکان زۆر جار یاریەکان ئەگەر لە ئاستی پاڵەوانێتیا بێت لە ئێران ڕاستەوخۆ نیشانە درێت لە تەلەڤیزۆن. ئەمە ڕاستەوخۆ نیشانە درراوەتە دایک و باوکت چۆن زانیان تۆ ئەو مەدالیای ئاڵتوونەت لە مل کرد. خۆت پێ دوتن یان نمایشێکرد لە تەلەڤیزۆن؟ نمایشکردن لەبەرەوەی یاریزان زۆرە و فیەکان جیاوازە و کاتێکی زۆریەوێ وەکو لایڤ وەکو لە لایڤە بتوڵاتی ئاسیایی و عالەمی لایڤەکرێ پەخشەکرێ ئەویشە ڕۆژێکی تایبەتی بۆ دانن بۆ فاینەڵەکان و ڕۆژەکانی کەش ئەکرێ لایڤە بەڵام هەش حەوت سەعاتە لە بتوڵاتی ئاسیا عالەمی یان پریمەر لیگ بەڵام لەم بتوڵاتەیە نەخێر لایڤ نەکرابوو. ئەی چۆن دایک و باوکت زانیان؟ من بە تەلەفۆن بۆ وتیان چی؟ وەڵا پێیان خۆش بوو بەڵام یەکەم جار نییە وەکو یەکەمێکە وەکو تام یەکەم جاری نیە یەکەم جار کە پێیان بڵێ ئەو خۆش یەکەم جار جیاواز یەکەم جار زۆر جیاواز. باشە کاکڕەوە پلان چێتەوە بۆ سام ساڵ بۆ ساڵی داهاتوو کە لە پاڵەوانێتی لەم جۆرەیە بەشدار بیت یان لە هەڵ پاڵەوانێتێکی تران لە ناو خۆی هەرێمی کوردستان یان شاری سلێمانی بیا لە دەرەوە بێت؟ سوپاس بەخوا ئەم ساڵ لە تەسفاتی باکووری عێراق توانین پلەیەکەم بەدەستبێنم و خەریکی خۆمان ئاماداکەین بۆ تەسفاتی عێراقە لە شاری بەغدا لە 8 بەڕێوەچێ و ئیشەڵا خۆمان ئاماداکەین. نەماوە ئامادەکاریتان کردووە؟ ئامادەوە خەریکی خۆمان ئاماداکەین. باشە ئیشەڵا بتوانین بچینە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق و نەتیجەیەکی باش بەدەست بێنین. هەمووتان بەشدارە بن؟ هەمومان بەشدار بین و خۆمان ئاماداکەین بۆ ئەو بتوڵەی لە مانگی 6 وابزانم ئەکرێت لە ئەزەربایجان ئیشەڵا گەر بتوانین لەوێشا بەشدار بین و نەتیجەیەکی باش بەدەست بێن. ئێمە هەر ئەڵێن ئیشەڵڵا کە بە مەتالیای ڕەنگین بە تایبەت ئاڵتون بگەڕێنەوە هەرچەند هەر مەدالیایك بەدەست بێن و هەر تەنیا بەشداریکردنی خۆتان سەرکەوتنێکی گەورەی و شانازێکی گەورەی بۆ کوردان. جا کاک ئەرمین تۆ پێمان بڵێ 13 ساڵە ماشەڵڵا خەریکی کاراتی زۆرە هەر کۆڵ نەدەیت پێمان بڵێ لە ماوەی ئەم 13 ساڵەیە کاک ئارمین سەرکەوتنەکانی چۆن بووە تاکو گەیشتێتە ئەوەی کە ئیشەڵڵای تر لەم پاڵەوانێتی ئەوە ماشەڵڵای دەبێت جوان بەشداری بکە. میدالیای زۆرە سەرکەوتنت بەدەستێناوە تا ئێستا؟ زۆر زۆرە لە 5 ساڵی و یاریەکەم هەستەکەم بەڵێ ناتوان بیژمێرم بڵم میدالیاکانم چەندانەیە بەس وڵاتی زۆرم کردووە کاتە کۆڵەکشن لە مەدالیات هێڵەوە بەڵێ و میدالیای زۆرم هێناوە ئەتوان بڵم بەشی خۆم کارەتی ێزانم. ئەی لەخوا بەزیابێت پشتێنی تۆش ڕەشەوایە؟ دانی دوو بەڵێ دانی ئەم دانانە بە چ شێوەیەکە؟ بە پلەکان چۆنە مەسەڵەن ئەگەر من بمەیە پشۆن دانی 3 وەرگرم پشۆن ڕەشی دانی 3 ئەبێ 3 ساڵ بۆسم ئەگەر بمەیە پشۆن ڕەشی دانی 4 وەرگرم ئەبێ 4 ساڵ بۆسم بە پێی دانەکان. ئەخیر قۆناغی چییە لە کاراتەیە؟ ئەخیر قۆناغی دانی دەیە کە ئیتر تەواو بە کارەتی تەواو بێ واتاتێ تەمنێک ئەبێ بڕوا ئینجا دەستەکان نەخۆش. کاک مەبەستیانەگە لە کۆتاییە بەڕێزت پێمان بڵێ باسی ئەوەت کرد ئەبێت ڕاهێنەری باش هەرچەند ماشەڵڵای دەبێت ڕاهێنەرەکانی خۆتان زۆر باشن بەڵام تەبعاً ئاستکە بەرزتر ئەبێتەوە پێویست لەوانێ بە تەکنیکی نوێ بێ هەر بۆیە ئێوە وەکو هەڵبژاردەی عێراق ئەوەتان بۆ ئەکرێت بتوانن سوود لە ڕاهێنەری بیانی وەربگرن سوود لە ئیمکانیەتی جیاواز و با بڵێن باشتر وەربگرن؟ بە تاکید ئێمە چکە هەر کە
هەر مدەڕیبێک کە لە دەرەوەیەتە ئەم وڵاتە ستایلێک و شێوازێکی تایبەت بە خۆیان هەیە ستایلی وڵاتەکەی خۆیانێتە ئەم وڵاتە تۆ لەکوێوە بڵێن یەک ستایل وەربگی لەکوێ تۆ دوو ستایل تێکەڵاوکەی کە یاری ئەەکەی بەرامبەر هەموو وڵاتەکە زۆر باشترە بەرامبەر چەندین وڵات کە تۆ یاریەکەی ستایلەکان تێکەڵە بێ تۆ سێر ئەەکەی بەرامبەر ستایلی بۆ منە میسری وەرگرتووە ستایلی ئێرانی وەرگرتووە ستایلی خۆمان کە یاری ئەەکەین چەند ساڵە بۆ منە بۆ ستایلانە تێکەڵاو ئەبێت سێر ئەەکەی باشتر ئەداکردنی لە بتوڵەیە باشتر ئەدا ئەکرێت جسم و لاشت کە لەگەڵ یاریکردنەکەدا تا بتانی ئاستەکانی ئەو بەشەی کە تۆ پێویستە بیبڕیت تا بتانی بچیتە قۆناغی مەدالیاوە باشە ئێوە تەنیاگە بە کورتی پێم بڵێ بۆ نمونە ئەگەر ئەوەی کە لە ئازەربایجان ئەرمەنیا لە رووسیا بتانە ئینشەڵا بەشداری بۆ بکەن ئەبێ بچنە عێراق بەغداد لەوێ ڕاهێنان کەن یان هەر لە نانە ئەوە هەر لە سلێمانی ئەتوانین ڕاهێنان بکەین ئەوە چکە شتێکی شخصی کە بانگێش کراوین بە شخصی بانگێژەکرین چکە لە عێراقا ئەمە جیاوازە لەوانە یەکێک کە لە تۆپی عێراقا نەبێت ناتوانێت بەشداری ئەو بتوڵانە بێت ئەبێت لە تۆپی عێراقابی ئەنجارەتوانی بەشداری ئەو بتوڵانە بێت چکە هەموو کەسێک ناتوانێت ڕاستە خۆ داخلی بتوڵە بێت چکە هەر بتوڵەیە کولفێکی خۆی هەیە و ئیشتراکی هەیە بۆ نە تۆ بچیتە ئەرمینیا مەسروفاتێکی باشت هەیە چکە لەبەر ئەوەی بتوڵاتی ئەو شێوازانە کە ئەکرێتەوە لەوێ مەسروفێکی زۆر باشێت چکە لەو وڵاتەیە تەنانەت ئوتێل هەموو شتێکی هیچی فریتیان نییە کە یاریزان بەشداری بێتە هەمووی ئەبێت یاریزان لەسەر مەسروفی خۆی بچێت بۆ ئەو بتوڵانە تا بتوانێت نەتیجێکی باش بێنێت وەسپاس بەخوای ئینشاءالله تا ئێستا خیورەیەکی باش و ئەزمموی چەندین ساڵە لە منتەخەبی عێراقا هەمە و توانیمە ئینشاءالله چەند مەدالیای باش بێنم بۆ عێراق قوربانم هەمیشە سەرکەوتوو بن دەستان خۆش بێت زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئەمەندە بوون خۆشحاڵ بووین بە ئامادە زۆر خۆشحاڵ بووین